چوومەتە سەر سجیلەکە بڕی 279 کیلۆمان بۆ دیاری کراوە. زۆر بەداخەوە داواکەین لە حکوومەت هەرێمی کوردستان بێگەردخان بە تایبەتی ئەبوایە لە حیسەکەی کە زیاد کرا لە عێراق هەوڵماندا لەگەڵ ئەندام پەرلەمانەکان تەکلیفمان کرد بە شەو بە ڕۆژ بڕی 125,000 تەن گەنم زیاد کرا بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. بڕی ئەو 125,000 دۆنمە تەنەش زیاد کراوە. ئێستا لە پارێزگای هەڵەبجە کە ئەوان دائیمەن سەری زمان و بنی زمانیان ئەوەیە کە هەڵەبجەی شەید ئەبێ تایبەتمەندیەکی بوێ پارێزگایەکین بەقەی ناحەیەکی کوردستان حسابیان بۆ پارێزگای هەڵەبجە نەکردووە. هەڵساون لە 125,000 تەنەکەش کە هاتووە ئێمە حەقی شەرعیمان ئەکەوێت لەو حەقەشە. بڕی 6,000 تەنیشیان لێ بڕیوین کردویانە بە 12,000 تەن گەنم. ئێستا ئێمەش بە ناوی جوتیارانی پارێزگای هەڵەبجەوە خەڵکی هەڵەبجەوە ئەمە قبول ناکەین. داواکەین لە بەرپرسانی شارەکەی خۆمان بە تایبەت مەحافەزە زەراعە سایلۆ نەکاتەوە هەتا ئەو کێشەمان بۆ حەل نەکەن نێن بەدەم خەڵکۆ ئێمە ڕازی نین نەپشتگیری بکەن لە زەراعە و نەسایلۆ بکەنەوە. ئەو خەڵکەش دوایەکە هەرچیەکی ئەکرد لەسەر ئەو وەزعە دوایی کەس گلەیی نەکا. خەڵک 6 مانگە کووت بە قەرزەکرێ دەرمان بە قەرزەکرێ جووتی بە قەرز کردووە. ئێستا بەرهەمەکەی هاتووەتە ئەوەی کەوا بیڕنێتەوە بیفرۆشێ. ئەمشە شتێکە وەک بەنزین وایە لەو دەشتا زەمانەت چییە سبەینێ مناڵێ نەڕوا دەشتی هەڵەبجە بسووتێنێ. حکوومەتیە دەوڵەتیە یەکێک جا داوا ئەەکەین لە حکوومەت بە تایبەت لە بێگەردخان کە وەزیرە و دڵسۆزی خەڵکە و ئەبوایە زووتر زیاتر هەوڵی باە و بۆ هەڵەبجە هەموو ساڵێک هاوکاری خەڵکی هەڵەبجە بە نامەی پارێزگاوە ڕیوانە سەر شوێنەکانی کە ئێمە ڕقمان لە هیچ شوێنێک نییە بە زۆک و هەڵەبجەی شەهید داوای مافی خۆمان